بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی ژن. 8 مارس ڕۆژی جیهانی ژن بەڕێوەیە. لە بارودۆخێکدا بەرەو پێشوازی ئەم ڕۆژە مێژوویە دەچین کە سیستمی سەرمایەداری جیهانی نوقمی سەروەت و سامانی کردوەتە دۆزەخێک بۆ زۆرینەی دانیشتوانەکەی. سەدان ملیۆن مرۆڤ لە هەژاری ڕەهادا دەژین و پێویستیان بە نانی شەوی مەمرە و مەژیە. کرێکاران بەرهەمهێنەرانی هەموو بەهاکانی ئەم جیهانە لە بەرهەمی کاری خۆیان بێگانن. باری قەیرانە ئابووریەکان پێش هەمووان بەسەر هەژاران و بێبەشان و چەوساوانی کۆمەڵگەدا دەڕمێت. گەشەی تەکنۆلۆژی لە جیاتی کەمکردنەوەی کاژمێرەکانی کار دەبێتە هۆی بێکاری ملیۆنها کەس و بوونی سوپای یەدەگی بێکاران ئاسایشی پیشەیی لە کرێکارانی لەسەر کار سندووە. ئاسایشی گیانی ئەم سەرەتاییترین مافی مرۆڤە لێی درێغ دەکرێت و جەنگە وێرانکەرەکان یان ترس لە جەنگ خەوێکی ئاسوودەی لە خەڵکی ئەم گۆی زەویە زەوت کردووە. سیستمێک کە جگە لە بەرهەمهێنانی قازانج بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە، بێبەزەیانە خەریکی تێکدانی ژینگەیە و تەنانەت هەناسەدانی هەوایەکی تەندروستیش لە مرۆڤەکان دەستێنێتەوە. سیستمی سەرمایەداری هۆکار و هێشتنەوەی هەموو ئەم بەڵایەنەیە. بەڵام ئەگەر باش سەیری ئەم دەوروبەرەی خۆمان بکەین تێدەگەین کە ژنان لە هەموو شوێنێک لە ڕیزی یەکەمی قوربانیانی ئەم سیستمە دژە مرۆڤایەتیەدان. ڕێژەیەکی گەورە لە بێکاران ژنان پێکی دەهێنن. قوربانیانی هەژاری پێش هەموو کەس ژنانن. باری هەموو کێشە کۆمەڵایەتیەکان، لەشفرۆشی، ئێعتیاد، توندوتیژی بە شێوە جیاوازەکان، پیاوسالاری و غەیرە هەمویان پێش هەموو کەس بەسەر ژناندا دەڕوخێن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی دیارە هەموو ئەم بەڵایەنە بەزنین، بۆیە دەوڵەتیش بە یاسا کۆنەپەرستەکانی کەوتووەتە گیانی ژنانی ئەم وڵاتە و هەموو ئەم نەهامەتیانەی دووهێندە تونتر کردووە. کۆماری ئیسلامی سوکایەتیکردن و بێمافی ژنانی فەرمی و یاسایی کردووە. ژنان لە هەموو یاساکانی ئەم وڵاتەدا بە نیوەی پیاوان دێنە ئەژمار. هاوسەرگیری منداڵان یاساییە، لەشفرۆشی لە ژێر ناوی سیغەدا پەرەی پێدەدرێت. مافی تەلاق لە ژنان سەندراوەتەوە و ژنان لە کاتی جابوونەوەدا لە مافی سەرپەرشتی منداڵەکانیان بێبەش دەکرێن. ژنان بەبێ ئیزنی پیاوان مافی سەفەرکردنیان نییە و غەیرە. لە بەرامبەر ئەم هەموو ستەمکاری و بێمافیانەدا چ ڕێگایەک جگە لە بەرخۆدان و خەباتی بێوچان هەیە؟ واتە هەمان ئەو ڕێگایی کە ژنانی ئێران لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بە سەربەرزی بەرەو پێشیان بردووە و لە زۆربەی بوارەکاندا کۆنەپەرستی ئیسلامیان ناچار بە پاشەکشە کردووە. هەر لە سبەینی دامەزراندنی حکوومەتی ئیسلامیەوە خەباتێکی سەخت و سەنگەر بە سەنگەری ژنان لەگەڵ ڕژیمی ئیسلامی و یاسا و نەریتەکانی کە ئەم ڕژیمە پشگیری کردوون دەستی پێکرد. لە دادگا ناعادڵەکانی ڕژیمدا دەنگی مافخوازی خۆیان بەرز کردەوە و بەرەنگاری یاسا کۆنەپەرستەکانیان بوونەوە. لە ڕیزی پێشەوەی خەباتی کرێکاران و خوێندکاران و خانەنشینان و چینە ناڕازیەکانی تری کۆمەڵگەدا شان بەشانی پیاوان ئامادە بوون و ئازایەتی، متمانە بەخۆبوون و وشیاری خۆیان پیشاندا. سنوورداریەکانیان پاشەکشە پێکرد و پێشڕەوی دەستڕاگەیشتن بە زانست و تەکنیکی سەردەمی خۆیان بوون. دەرگای مەیدانە وەرزشیەکانیان بەسەر خۆیاندا کردەوە. حیجابی زۆرە ملەیان پاشەکشە پێکرد. چوونە زیندان، ئەشکەنجە و سوکایەتیان پێکرا، بەڵام سەری ملکەچیان دانەنووەند. هەموو ئەمانە و زیاتر لەمەش بوونە هۆی ئەوەی کە ڕوانینی کۆمەڵگەی نەریتی بەرامبەر بە ژنان بگۆڕدرێت. ژنان بە سەرسەختی و خۆراگری خۆیان بە هەمویان نیشانیاندا کە هیچ گۆڕانێکی ڕادیکال لەم کۆمەڵگەیەدا بەبێ ئامادەبوونی ئەوان ممکن نییە. بێگومان ئەم ڕێگایە ئاگاهانەتر، ڕێکخراوتر، هەتا ڕزگاری تەواو لە کتوببەندی پیاوسالاری، ژن دوژمنی حکوومەتی، هەڵوەشانەوەی هەموو یاسا کۆنەپەرستە بەردەوامەکان درێژەی دەبێت. ئەزموونەکانی تا ئێستا دەبنە سەرمایەی پێشڕەویەکانی داهاتوو. خەباتە کۆمەڵایەتیەکانی ژنان لەگەڵ بزوتنەوە ڕادیکاڵەکانی هەنووکەی کۆمەلگا پێکەوە گرێ دەدرێن، لە یەکتر هێز وەردەگرن و هەموو پیسی و پاشماوەکانی ئەم سیستمە و پاشماوەکانی سەردەمانی پێش و لە داوێنی ئەم کۆمەلگایە دەردەماڵن. ژنانی ستەملێکراو، ژنانی کرێکار دەبێت ئاسۆیەکی وەهایان لە بەردەم خۆیاندا هەبێت و بۆ بەدیهێنانی قۆڵ هەڵماڵن.